بسم الله بەخێر هاتن خوشکان و برانی بەڕێزم لەگەڵتانین ئەو شۆ ئینشاءڵڵا بۆ ڕوونکردنەوەی چەند پرسیارێک ئەوانە پرسیارە نوێیەکانن کە لە بۆ یەکی دەی 2024 زیاد دەکرێن. لەو پرسیارەیدا پرسیارێکی تەکنیکیە. Eine Anzeige ist Flüssigkeitsgekühlten Fahrzeug informiert Sie über eine zu hohen Kühlmitteltemperatur. Was kann die Ursache dafür sein? ئۆتۆمبیلەکەت لەسەر شاشەی ئۆتۆمبیلەکەت معلوماتەکەت دەداتێ بەوەی کەوا لێرەدا ئاوی ڕادێتەرت زۆر گەرم بووە. ئۆکەی کەواتە سەبەبەکە دەکرێت چ بیتن؟ یەکەم der Kühllüfter ist ausgefallen دەکرێتن بەوەی کەوا پانکەکەی ئیش نەکاتن، پانکەکە تێکچوو بیتن، ئەوەیان ڕاستە. دووەم das Kühlsystem ist undicht سیستەمی ڕادێتەرەکەی دەکرێت ئاوی بداتەوە، لەو حاڵەتەی دزەی بکاتن، ڕاستە. یاخود der Kühler ist verschmutzt یاخود ڕادێتەرەکە دەکرێتن چ بیتن؟ پیس بوو بیتن، لەو حاڵەتەیدا ئەوەش بە هۆکار دەزانین. کەواتە یەکێک لەو سیانە دەکرێت خۆی بیتن. باشە، یەکێک لەو سیانە. بۆ معلوماتان وێنێکم بۆ ئامادەکردون تەمەشای ئێرە بکەن. ئەوە مەبەستمان ڕادێتەرە، ئۆکەی؟ ئەوە پێشەوەی ئۆتۆمبیلە مەبەستمان ڕادێتەرە، پانکەکە ئەلێرکانەیە. ئەوجا ئەو پرسیارە ڕێک چکە ئەمە لە بۆ مەسەلەی حەماوە هەستان و هەروەها ڕادێتەر دوو سیستەمی جیاوازمان هەیە. ئێستا پرسیارێکی دیکە دێتن کە ئۆتۆمبیلەکەت حەماوەی هەستایە، چ دەکەی ئەو کاتی؟ ئۆکەی؟ وەکو ئەوی نمونەی بە ئینسانێکی بینەوە، ئەگەر ئەمن وەکو ئینسان مشکلەی دڵم هەبیتن، دڵم بێشیتن، چ دەکەم؟ ئایا دەڕۆم خۆمماندی دەکەم، خۆم هیلاک دەکەم، یان پێویستە ڕابۆستم؟ کەواتە پرسیاری دووەم دەڵێت چ؟ Eine Anzeige ihres Flüssigkeit-gekühlten Kraftfahrzeuges informiert Sie über eine zu hohe Motortemperatur. Wie sollten Sie sich jetzt verhalten? ئەو جارەیان هەمان معلومات دێتە سەر شاشەی پێدەرێت چ؟ دەرێ کاچی شۆفێر ئاگادار بە حەماوەت هەستایە، یعنی حەماوەی ئۆتۆمبیلەکەت هەستایە. لەو حاڵەتەی پێویستە چۆن هەڵسوکەوت بکەیت؟ یەکەمیان Ich fahre für eine bessere Motorkühlung mit erhöhter Motordrehzahl langsam weiter. چ دەکەی؟ کە گەورەترین غەڵەتیە بەوەی کە ئەمێن بە زەختەچی مەچینەی زۆرەوە، یان بە زەختەچی زۆرەوە لە خێراییەکی کەم دەڕۆم. بۆ چ؟ بۆ ئەوەی کەوا بەو شازە على ساز یارمەتیدەری مەچینەی بیت و مەچینە بە فێنکی ڕابگریتن. نەخێر، ئەلێرە مەچینەی تێک دەدەی. باشە، ئەلێرە مەچینەی وێران دەکەی ئەگەر ئەوەی بکەی. کەواتەی یەکەممان ناوێت. دووەم Ich halte schnellstmöglich an geeignete Stelle an. بە کەمترین کات چ دەکەم؟ لە شوێنشی ڕادەوەستم. وەکو نمونەی ئینسانەکەی وایە کە پێم گوتی ئینسان ئەگەر مشکلەی دڵی هەبیتن، بەر لەوەی کە جەڵتەی لێ بدا و بکەویتە سەر عەرزی، بۆ خۆی ڕابۆسی لە شوێنێکی ئیسراحەتەشی بکاتن، خۆی هیلاک نەکات. بەو شێوازە کەواتە ئۆتۆمبیلەکەت هیلاک مەکە، چونکە مەچینە دڵی ئۆتۆمبیلەکەتە. Sehen, ich fahre in niedrigen Gang bis zur nächsten geplanten Fahrtunterbrechung weiter. Geriman أمن لسفري ما ساعتك ما يبقى هامبورغ، ساعتك ما يبقى كولن. دريم والله دقيقيناك أو ساعتش بقى لسري بروم با جيرشي نزم لسري دروم لبو أو شويني كأمن بلان دانا لوين الراي بقرم. نخير أوشيان وكو قوتم خرابة لبو ماشيني ناكريت دبيت رابوستي هتا وكو حاڵەتەکە ئاسایی دەبتەوە. کەواتە بەس وەڵامی دووەممان ڕاستە. پرسیاری دواتر Ein Fahrerlaubnisbewerber übt das praktische Fahren ohne Fahrlehrer im öffentlichen Verkehrsraum. ئەمن گریمان ناوی خۆم نووسیەلۆ ئیجازە دەرهینانی. باشە؟ بەڵام مامۆساکەی خۆمم لەگەر نییە، مامۆسای فاشولەم لەگەر نییە. بەبێ مامۆسای فاشولە لەسەر جادەی گشتی سیارەی لێ دەخڕم. Womit muss rechnen, wenn von der Polizei kontrolliert wird? کەواتە ئەمن ئێستا حیساب بۆ چ دەکەم کاتێک کە پۆلیس ڕام دەگریتن؟ یەکەم Mit keinen Auswirkungen, wenn ein Inhaber eine Fahrerlaubnis im Fahrzeug mitführt. هیچ کاریگەریەکی نییە بۆ لەبەر ئەوەی ئەمن بۆ نمونە ناوی خۆم تۆمات کردیە لە فاشولێ بۆ ئیجازە دەربێنم، لەبەر هەندێک هیچ کاریگەریەکی نییە، هیچ سزایەک نادرێم، غەڵەتە. بەڵکو mit einer Überprüfung der Eignung zum Führen von Kraftfahrzeugen.
بەوەی کە ئەوەیان ڕاستە بەوەی کە لەو حاڵەتەی دایرە لەسەر دەکاتن فەحسە دەکا یاخود لێپێچینەوە پێ دەکاتن بۆی کە ئایا ئینسانێکی تەواو متەکاملی ئایا توانای لێخوڕینی ئۆتۆمبیل هەیە ئایا بۆ نمونە کەسێکی کوداری خۆمان عاقڵداری بەهەرحاڵ ئەوەیان ڕاستە باشە تووشی دەردەسەری زۆر دەبی سێمیان mit einem Strafverfahren بەڵێ لێرەدا سزا دەدرێ باشە لە یەکێک لە پرسیارەکانی تر کە باسی سزادانی دەکاتن ئەوی چییە دەکرێتن kann sein dass der Behörde die ganze Antrag von dir zurückzieht یعنی دەکرێتن کەوا دائرە ئەو موافقەی کە وەرت گرتیە بۆ ئیجازەی دەربێنی هەموو لێ سەحب بکاتەوە هەموو شتەکان لێ سفر بکاتەوە چاوەڕێ ئەوەی دەکەین بۆیە خەتەرە شتیوا نەکەن نمونەمان لە بەردەستە کەوا بۆ نمونە هەبووە هەموو شتەکانیشی تەواو کردیە ڕۆژی ئیمتحانی عەمەلیش ناجح بووە بەڵام لەبەر ئەوەی هێشتا کارتە پلاستیکیەکە ئیجازە پلاستیکەکەی وەرنەگرێت تەنها وەڕقەی مامۆستاکەی وەرگرتێ لە ڕۆژی ئیمتحانی دەبوایە چوو بە دایرەی لە دایرەی تەرمینی وەرگرت بایە کارتە پلاستیکەکەی هینابایەوە بەڵام پێشی ئەو وەختە سیارەی لێ خوڕیە و پۆلیسیش ڕایگرتێ و لەو حاڵەتەی بە چه حیسابە بەوەی حیسابە ئۆکەی بۆی کە ئیجازەت نەبیتن بۆیە ئاگادار بن زۆر وریابن پرسیارێکی ترمان هەیە ڤیدیۆیە تەمەشای ئەو ڤیدیۆی بکەن بەیەکەوە تەمەشا بکەین ئەلێرەدا لەسەر ئەوتۆبانی دیقەت بدەن ئۆتۆمبیلێک لە دەستە چەپۆ لێم تێپەڕی هاتە پێشە من ئەوەی تریش بە پێشی کەوتەوە تەمەشاکەن زۆر ئاسانە دەستە ڕاستمان فریە باشە لەو حاڵەتەی کە دەستە ڕاستمان فریە دیقەت بدەن لەسەر ئەوتۆبانی لەو حاڵەتەی کە دەستە ڕاستمان فریە لە ئەوتۆبانی دەرێن چ کاتێک کە ئەتوو با لە سایدی ناوەڕاستیش بی دەسەڕاست هیچ ئۆتۆمبیلێکی لێ نەبیتن یاخود مەجالێکی تەواو متەکامل هەبیتن ئەتوو دەبی بچێ دەسەڕاست ئۆکەی دەبی دەسەڕاستی خۆت بگری هەتا بتوانی دەسەڕاستی خۆت دەگری یعنی لە بۆت نییە وە هیچ بە بەرداوامی لەسەر سایت دەستە بڕۆی سایدی پێشکەوتنەوەی ئۆکەی ئەگەر بێت و ئۆتۆمبیلی گەورە بۆ نمونە ئۆتۆمبیل کە خێراییان کەم بیتن لەسەر سایت دەسەڕاستیش بڕواتن دەتوانین لەسەر سایدی دەسا یعنی سایدی ناوەڕاست بڕۆی بەڵام هەر کاتێک کە بەو شێوازە بوو ئەتوو چ دەکەی سایدی دەگۆڕی دەچێت سایدی دەستە ڕاست ئاگادار بن شترافەی لەسرە ئەگەر بە بەردەوامی لەسەر یەکێک لەو سایدانە بڕۆی پۆلیس ڕادبگری پێبزانی بۆ نمونە ڕادبگریتن هەتا وەکو 100 یۆرۆ غرامەیە و 1 پونکتیش دادنەی لە فلێنسبۆرگ ئۆکەی کەواتە wie verhalten Sie sich jetzt richtig ئێستا چۆن هەڵسوکەوت دەکەم لە وەڵامدا ich bleibe auf dem mittleren Fahrstreifen ئەمە ئێستا لەسەر سایدی ناوەڕاست دەمێنمەوە خێرایم 120 کیلۆمەترە نەخێر بۆ چونکە گوتمان لەبەرەوەی سایدی دەسەڕاست چۆڵە دەبی بچێ سەر سایدی دەسەڕاست ich wechsle auf den linken Fahrstreifen سایدی دەگۆڕم بۆ دەستە چەپ هیچ ئۆتۆمبیلێک لە پێشەم نییە هەتا بمێ بە پێشی بکەمەوە ئەوجا بچمە سایدی دەستە چەپ کەواتە غەڵەتە ich wechsle auf den rechten Fahrstreifen ئۆکەی لێرەدا سایدی دەگۆڕم دەچمە سەر سایدی دەستە ڕاست کەواتە Frage überprüfen وەڵامی سێم لێرەدا ڕاست ئۆکەی ئاگادار بن معلوماتە چیتکەتان بدەمێ لا دەرەوەی شار لەسەر لانشتراسەی گریمان بوندسشتراسێ کاتفاشتراسەیە یاخود ئەوتۆبانە ئاگادار بن بە هیچ شێوازێک لە دەستەڕاست لە بۆت نییە بە پێشکەوە تەنها دەستە چەپ دەبی بڕۆی بەڵام لە ناو شاردا ڕێگە پێدراوە کێشەنیە چووکە جاری وایە ئەم لە سایدی دەستەڕاستم سایدی دەستە چەپم ئۆتۆمبیلەکە چل دەڕوا لە زیادی 50 ڕۆم 50 ڕۆم لەو حاڵتەی نا زۆرترین خێرایی ڕێگە پێدراوم بەزاندیە و نە هیچ مخالفەتشم کردیە دەتوانم دەسەڕاست سێپەڕم ئەوە ناو شار دەرەوەی شار لە بۆت نییە ئاگادار بن بچینە سەر پرسیاری دواتر پرسیارێکی زۆر جوان wann dürfen Sie hier halten کەینێ ڕێگە پێدراوی لێرەدا ڕابۆستی تەمەشاکەن ئەلێرە نەپارڕکردن نەڕاوەستان بە هیچ شێوازە قبول کراو نییە ئۆکەی بەڵام نووسرای Werktages چییە لە ئەڵمانیای
ڤێرتاگس ئەو ڕۆژانن کە ئینسان مرۆڤ تێیدا ئیش دەکەن لە چ ڕۆژەکە تا چ ڕۆژەکە لە ڕۆژی شەممەوە دەست پێ دەکات هەتاوەکو ڕۆژی دووشەممە جگا لە یەکشەمەکان نەبیت کەواتە یەکشەمە لە ئەڵمانیایدا ڕۆژی ئیش نییە ڤێرتاگە نییە و هەروەها فایەتاگەش کە ڕۆژێک عوتڵە بیتن تەواو عوتڵەی ڕسمی بیتن ئەویش ڕۆژی ئیشی نییە کەواتە لە ڕۆژانی یەکشەممە و لە ڕۆژانی پشوودا لە بۆت هەیە کەوا ئەلێرە بوەستی بەڵام لە زامستاگی چونکە خەڵک لە زامستاگی ئیشێ دەکاتن یەکەکە لەو ڕۆژانی کە مرۆڤ تێدا ئیش دەکاتن زامستاک لە بۆت نییە ڕابۆستی مەفهومە ئالێرەدا لە ڕۆژانی یەکشەممە و ڕۆژانی پشوودا لە بۆت هەیە ڕابۆستی بچینە سەر پرسیاری دواتر ئاگدار بن ئەو لایڤە سکرینشۆت دەکرێتن ئەو پرسیارانە بڵاو دەکرێتەوە ئینشاڵڵا سبەینێ لە ناو یوتیوبی دەتوان دووبارە گوێ لێ بگرنەوە ئۆکەی سبەینێ لە ناو یوتیوبی دەتوانن دووبارە گوێ لێ بگرنەوە و ئیسفادەی لێ بکەن پرسیارێکی تر کە چەند ڕۆژێک پێش ئێستا بە ڤیدیۆش بڵاوم کردەوە یەکێک لە سیستەمەکانە کە زیاد بووە ئەمە تا ئێستا نزیکەی 15-16 سیستەممان هەبوو کە لە ناو کۆی گشتی نزیکەی 1200 پرسیاری 16 سیستەممان هەبوو تقریبا ئێستا سیستەمەکی کەشمان بۆ زیاد بووە دەڵێت Ihr Fahrzeug ist mit einer Berganfahrhilfe ausgerüstet. Welchen Vorteil bietet Ihnen diese Assistenzsystem? ئۆتۆمبیلەکەم مۆدێلی بەرزە یەکێک لەو سیستەمانەیە کە بۆی دانرایە Berganfahrhilfe ئەوە چییە؟ کاتێک کە لە بەرزایەکی ڕاوەستاوی بۆ نمونە ترافیک لە پێشتو سوورە بەرزایی ئەتو ڕاوەستاوی ئەو سیستەمە ئۆتۆماتیکی ستۆپت بۆ دەکات ناچێ دواوە یعنی مەترسی دواوە نییە کە بچێ دواوە خۆت بە ئۆتۆمبیلشکەدا بدەیت هەتاوەکو پێ هەڵدەستی لەو حاڵتەی سیستەمەکە ستۆپەکی ئۆتۆماتیکی دەکاتن لێ ناگەرە ئۆتۆمبیلەکەت بچە دواوە چەند سیستەمەکی خۆشەها خۆزگا ئۆتۆمبیلی مەش هەبووایە پشتیوان بەخوای گەورە بە قسمەت هەمولایەکی بیتن کەواتە لەو حاڵەتەیدا دەرێتە ئۆتۆمبیلەکەت ئەو سیستەمەی هەیە ئایا چه سوودەکەت پێدەگەینیتن ئیچیە سیستەمەکە beim Anfahren am Berg کاتێک کە دەست بە لێخوڕین دەکەی لە بۆ نمونە لە بەرزاییدا لە سەرگردەشی okay kann das Assistenzsystem alle Räder gleichzeitig antreiben ئەو سیستەمە هەموو تایەکان لێ کاتە یعنی ئەوە دەکاتن دەست بە زۆڵەی دەکات و دەست بە حرەکەی پێدەکاتن نەخێر ئەو سیستەمە ئیشی وەی نییە ئەوە ئیشی سیستەمەکەی نییە بەڵکو ئیشی سیستەمەکەی چییە دەرێ Beim Anfahren am Berg kann das Assistenzsystem ein ungewolltes Zurückrollen meines Fahrzeugs verhindern. ڕێگری دەکات لەوەی کەوا ئۆتۆمبیلەکەم بۆ دواوە بڕواتەوە. Okay? چۆن ڕێگری دەکاتن das Lösen der Bremse übernehmen. بەوەی کەوا ستۆپەکەت بۆ دەگری بە شێوازێکی ئۆتۆماتیک ئەتاوەکو ئەتو پێ هەڵدەسیەوە کەواتە ناچیە دواوە. بۆیە وەڵامی دووەم و سێم ڕاستە یەکەمی غەڵەتە. جەماعەت تکایە لایکی شاشە بکەن سپاسان دەکەم لایکی شاشە بکەن وەکو پشتگیریەک لە بۆ پەیجەکەی بۆی بە بەردەوامی پەیجەکەمان بە ئەکتیڤی بمێنێتەوە سوود بەو خوشکبرایانەش بکەینین ئینشاءڵڵا کە حالی حاضر دەیانەوێتن مۆڵەتی شۆفێری دەربکەن بچینە سەر پرسیاری دواتر Während der Fahrt beschlägt die Frontscheibe Ihres Fahrzeugs von Ihnen. Wie können Sie dem entgegenwirken? لە کاتی لێخوڕیندا جامی پێشەوەت چی کردیە لە دیویژۆرەی تەمی کردیە ئۆکەی ئاستی بینینت دەسەبەر ناکە لەو حاڵەتەی تەمی کردیە ئێستا ئەمە چ بکەین بۆ ئەوەی کەوا خۆمە لەو تەمەی نەجات بدەین لەو حاڵتەی نەجات بدەین بۆی جوان پێشە خۆمان لێ دیار بیتن ئیشاتە دیکلی ماڵناگەین لەو حاڵتەی دەتوانم کەوا تەبریدی هەڵبکەم ڕاستە دووەمیان Ich richte die Lüftung mit maximaler Leistung auf die Frontscheibe. و حاڵەتێکی کەشەیە بۆ نمونە هەوای دەکەمەوە ببورن هەواکەی دەکەمەوە بە مەکسیمال ئۆکەی ئاخیر دەرەجا هەمووی دەدەمە جامی بۆچێ بۆ ئەوی کەوا بە زووترین کات جامەکەم و بکاتەوە بە زووترین کات پێشەخۆم بە جوانی لێ دیاربیت دووەمیش ڕاستە سێمیان Ich öffne bei hoher Außenluftfeuchtigkeit die Fenster ئەمێن
پەنجەرەی دەکەمەوە جامەکانی تەنیشتی دەکەمەوە کەینێ لە کاتێک کە ئەگەر لە دەرێ شەیەکی گەلک زۆر هەبیتن لەو حاڵتەی نەخێر یارمەتی دەرنابیتن بۆ جامی پێشەوەت کەواتە وەڵامی یەکەم و دووەمی ڕاستە. دەچینە سەر پرسیاری دواتر. ئەوەش سیستەمەکی دیکەیە بەڵام ئەو سیستەمەمان هەبووە لێرە دەڵێتن an EMP-KW ist das automatische Lichtsystem aktiviert. Womit müssen Sie bei den dargestellten Lichtverhältnissen rechnen? باش ئەگەر یەکێک نەزانیتن دەرێتن ئۆتۆماتیشە لیشت سیستەم چییە؟ ئۆکەی زۆر ئاسانە ئەوەیە کە لە کاتێکە گڵۆپی پێدەکەی نووسرای ئاوتۆ لەسەری نووسرای ئاوتۆ لەو شوێنێک کە گڵۆپەکەی هەڵدەکەی لەو حاڵەتەیدا یەک دقە لەو حاڵەتەیدا سیستەمەکە ئەگەر بێت و بۆ نمونە ئاستی بینین جوان نەبیتن دنیا بەر و تاریکی بڕواتن یاخود لە تاریکیدا ڕاستەوخۆ دەمە و ئێواران گریمان گڵۆپەکەت بۆ هەڵدەکات تەنها ئەبلێن لیشتە ئاگدار بن گڵۆپی سەرەکیت بۆ هەڵدەکات. ئۆکەی ئەوەیان بۆ ئەوەیە کە بە ئۆتۆماتیکی کاتێکە دنیا تاریک دەبیتن گڵۆپی سەرەکیت بۆ هەڵدەکاتن ئەبلێن لیش وە کاتێکە دنیا ڕووناک بیتن بۆ نمونە سبەینان دنیا لە تاریکی و بەرەو ڕووناکی دەڕواتن کە ڕووناکیەکە فەرهەم بوو لەو حاڵەتەی بۆ خۆی دەکوژێنێتەوە. ئەوە ئۆتۆماتیشە لیشت سیستەمە. کەواتە لەو بارودۆخەی کە ئێستا هەمانە لەو جەوەی کە ئێستا هەمانە لەناو ئەو وێنەی ئەمن دەبی ئێستا حساب بۆ چ حاڵەتەشی بکەم باشە؟ Ich werde von nachfolgendem Verkehrsteilnehmer erst spät gesehen. ئەو هاتووی کە لە دوامەوەیە ئەمن درەنگ دەبینێم ئایا ئەو سیستەمە گوتمان ئیشی ئەوەیە یعنی بەوەی کە ئێستا لەو جەوەیدا ئۆتۆمبیلی دواوە ئەمن نەبینیتن نەخێر وای بۆ ناچم باشە بابزانین جاری بچین سەر ئەوانی تر دەست ئەبلێن لیش schaltet sich nicht automatisch ein. لەو جەوەی بەڵێ جەوەکی ناخۆشە تۆزەک ئەو سیستەمە ڕاستە ئۆتۆماتیکیە بەڵام دەکرێتن لەو جەوەیدا گڵۆپەکەت بۆ هەڵ نەکات. ئەوەی لێ 100% باشە لەو وەڵامەی 100%. Das automatische Lichtsystem schaltet die Nebelscheinwerfer ein. ئەو سیستەمەی کە تەنها پەیوەستە بە گڵۆپی سەرەکیەوە چت لە بۆ هەڵدەکاتن نیبلشاینوێفە گڵۆپی تەمی پێشەوە بلازکتۆرەکانی پێشەوە بۆ هەڵدەکات نەخێر ئیشی ئەوە نییە بەڵکو schaltet die Abblendlicht automatisch ein. Schaltet die ein und aus. Okay? ئەوە ئیشیتی نازانم لە وەڵامی یەکەم دوو دڵم بەهەرحاڵ وەڵامەکە هەرچێک بیتن ئێستا دای دەگرین ئەگەر غەڵەتیش بیتن باشترە بۆ ئەوەی کە ئەو غەڵەتەی منتان لەبیر بیتن غەڵەتەکەی دووبارە نەکەنەوە. ئۆکەی تەمەشا دەکەین بزانین ئایا بەس وەڵامی دووەمە ich werde von nachfolgenden Verkehrsteilnehmern erst spät gesehen. باشە ئەوانەی دواوە درەنگ ئەمن دەبینن بەنەوعەچیش ئەو وەڵامە بەڕاستی دەچیتن بەڵام هەر دایناگرم بزانین بۆ ئەوەی کە غەڵەتیش بیتن کێشە نییە بۆی ئەنگۆ ئەو غەڵەتەی دووبارە نەکەنەوە. تەمەشاکەن زۆر چاکە ڕاست بوو باشە جەماعەت کەواتە لەو جەوەیدا جەوەکی ناخۆشە ئۆتۆمبیلەکانی دواوەش ئەمن درەنگ دەبینن. ئۆکەی ئۆتۆمبیلەکانی دواوەش ئەمن درەنگ دەبین هاتووی دواوە کەواتە لەبیرتان بیتن بڵێن پەیجی مۆڵەتی شۆفێری لەو پرسیارەیدا غەڵەتی کرد ئەمە نابی غەڵەت بکەین. ئۆکەی لەبیرتان بیتن ئەو غەڵەتی ئەمە کردمان لێرەدا ئەنگۆ مەیکەن کەواتە وەڵامی یەکەم و وەڵامی دووەم ڕاستە ئەو سیستەمە گڵۆپەکەت بۆ هەڵناکە لەو جەوەی و هەروەها ئۆتۆمبیلەکەشت لەلایەن هاتوچۆی دواوە بە تایبەتی درەنگ دەبینرێتن. بچینە سەر پرسیاری دواتر. ڤیدیۆیەکی ترمان هەیە تەمەشای ئەو ڤیدیۆی بکەین دیقەت بدەن. ئێستا دەهینە سەرەتاوە چکە تۆزەک ڕۆیشت ئەمە باوشتێلەمان هەیە مۆفایەکمان لە پێشە خێرایمان چەندە 25 کیلۆمەترە خۆی مۆفاش لە مەکسیمال لە 25 کیلۆمەتری زیاتر ناتوانانی بڕوات. دیقەت بدەن دەرێ باوشتێلە هەیە لە 30
زیاتر لە بۆ نییە بڕۆی 30 کیلومتر زیاتر لە بۆ نییە بڕۆی ئێستا لەو بارودۆخەی تەمەشاکەن هەم زادە تەسک و باریکە هەم خێرایی سنوودار کراوە هەم لەلایەکی دیکەش باو شتێلەمان هەیە کەواتە بابچینە سەر پرسیارەکەی چکە ئەمیش پرسیارەکانم هەمووی بەتەواتی نەدیتیە تەمەشا بکەین دەرێتە Warum sollten Sie den Mofa-Fahrer in dieser Situation nicht überholen? لەبەرچە لەو حاڵەتەیدا پێویست ناکە کەوە ئەمە بە پێش ئەو مۆفای بکەوینەوە ئەو کابرایی کە لەسەر مۆفاکەیە یەکەم Weil ich nicht wesentlich schneller als der Mofa-Fahrer fahren darf. لەبەر ئەوەی لێرەدا خێرایی سنوودار کراوە 30 کیلۆمەترە باشە ئەم ناتوانم بە شێوازێکی بەرچاو ئێستا خێرایی یەکەم زیاتر بکەم لە خێرایی مۆفاکەی بۆ لەبەر ئەوەی لەو حاڵەتەیدا خێراییەکەت سنوودارە ئەتوو لە کاتی پێشکەوتنەوە لە یەکێک لە یاساکان ئەوەیە نابیتن خێرایی سنوودار کراو ببەزێنی کەواتە وەڵامی یەکەم بەڵێ بەڕاستی دەزانم 4 پونکتیشی لەسرە وەڵامی دووەم weil ich den erforderlichen Seitenabstand nicht einhalten kann. ئەمە لە کاتی پێشکەوتنەوە لە چ لە مرۆڤی لە پاسکلی لە مۆفای لە مۆتۆغادی لە سکۆتەری ئەوانە لە ناو شار مەترونیۆک دەبی بینی بدەینێ لە دەرەوە شار 2 مەتری دەبی بینی بدەینێ مەفهومە کەواتە ئێستا لە دەرەوەی شارین ئێستا ئەگەر ئەمن بە پێش بکەمەوە لەو باوەڕێدان کە بتوانم 2 مەتر بینی بدەمێ بەخۆی جادەکە تەسکە لە چێران 2 مەتری دەتوانم بدەمێ کەواتە ڕاستە ئەمن لێرەدا ناتوانم زایتن ئەپشاندی بدەمێ ئۆکەی سێمیشان کە نەتوانم زایتن ئەپشاندی بدەمێت چییە weil der Mofa-Fahrer dann stürzen könnte لاوانەیە بۆ نمونام برێم وڵی دەیدا هەر دەچم بە پێشی بکەم کابرەت تەمەشا دەکە ئەوی سیارە بە مووس لە تەنیشتی تێپەڕ دەبی لاوانەیە هەر لە ترسان سوکانی ئەو یعنی دەستی ڕاستی خۆی بگریتن کابرا وەربگەڕێتن دەکرێت بەر ببتەوە حساب بە ئەوش بکە بۆ چونکە تو لێرە بە مووسەگە لێ تێپەڕبی بۆیە هەرسێک وەڵامی بەڕاست دەزانم ئەمن هەرسێک وەڵامی بەڕاست دەزانم 4 پونکتی لەسرە بزانین وەڵامەکان هەرسێکی ڕاستە ئۆکەی هەرسێک وەڵام ئەلێرەدا ڕاستە جەماعەت لایکی شاشە بەردەوام بکەن سپاسان دەکەم لایکی شاشە با بەردەوام بیت سپاسان دەکەم ڤیدیۆکی ترمان بوات پرسیاری دێمینە تەمەشای ئەو ڤیدیۆش بکەن دیقەت بدەن ئەلێرە دیقەت بدەن ئەمە لە ناو شارداینە ئێلکاڤێکمان لە پێشە خێرایمان 40 کیلۆمەترە پاس لە بەرامبەرمانە لە دەسەڕاست خەڵک هەیە لە دەسە چەپیش خەڵک هەیە دیقەت بدەن پاسەکە ئایا چوار فلاشی پێکردبوو ئەمە نەمدی تەمەشا دەکەینەوە بێکەوە بزانین 4 فلاشی پێکردیە دیقەت بدەن ئەنگۆژوەچی من بەڵێ پاسەکە 4 فلاشی هەڵکردیە ئۆکەی دەچینە سەر پرسیارەکەی دەرێتە Was müssen Sie in dieser Situation beachten? لەو حاڵتەیدا دەبێت ئاگداری چبین چمان دیت خەڵک لە دەسەڵات دەسەچەپیە پاس ڕاوەستایە 4 فلاشی هەڵکردیە Ich darf nicht am Bus vorbeifahren ڕێگە پێداون لە پاسەکەی تێپەڕبم ڕێگە پێدراوین Ich darf mit Schrittgeschwindigkeit am Bus vorbeifahren بەڵێ ڕێگە پێداون بە Schrittgeschwindigkeit لە پاسی تێپەڕبم ئۆکەی هەموو کاتێک کە پاس 4 فلاشی هەڵکردیە ڕاوەستایە بە Schrittgeschwindigkeit لێی تێپەڕ دەبین Personen könnten die Fahrbahn überqueren بەڵێ ئەوەشیان ڕاستە خەڵک دەکرێت لە زادەی پەڕنەوە سەرنشینەکان ئەوانی کە دابەزین ئەوان دەچن سوار دەبن کەواتە هەردووک لە بچینە سەر پرسیاری دواتر Was gilt nach diesem Verkehrszeichen لە دوای ئەو هێمای هاتوویەوە چ شتێکەیە لە دوای ئەو هێمای هاتوویەوە چ شتێکەیە تەمەشاکەن قەتعەیەکی زەردمان هەیە واتە داخلی سنووری شارێکی بووین شارۆچکەیەکی بووین گوندێکی بووین بەهەرحاڵ ناو شار ئۆکەی لە دوای ئەو هێمایەوە چ هەیە دیقەت بدەن ئەمە لێرەدا جادەی خۆمان ئاراستەی خۆمان دوو سایدە ئۆکەی ئاراستەی بەرامبەریش یەک سایدە Ich darf auf dem rechten Fahrstreifen schneller fahren als Fahrzeuge auf dem linken Fahrstreifen. ئەمن ڕێگە پێدراوم ئەلێرەدا کە ئەو دوو سایدەی هەیە لە دەسەڕاست ئەگەر بڕۆم ڕێگە پێدراوم بە دەسەڕاستەوە لە پێش ئۆتۆمبیلی دەسەچەپم کەومەوە گوتمان گوتمان لە ناو شاردا بەڵێ ڕێگە پێدراوی بەڵام لە دەرەوەی شار ڕێگە پێدراو نی
دوم ich darf aufgrund der mehrstreifigen Fahrbahn schneller als 50 km/h fahren. لەبەر ئەوەی ئێستا ئاراستەی من 2 سایدە لە جیاتی 1 سایدی ئێستا لە بۆم هەیە زیاتر لە 50 کیلۆمەتر کە زۆرترین خێرای ڕێگە پێدراوە دیاریکراوە لە بۆم هەیە زیاتر بڕۆم 50 تێپەڕینم نەخێر با 3 سایدیش بیتن مادام maximal 50 km/h erlaubt sind dürfen wir nicht also دومیان ڕاستە عفوا aufgrund der mehrspurigen Fahrbahn schneller nein nicht schneller dürfen wir nicht okay ئەمە لە بۆمان نییە سێمیان ich darf den Fahrstreifen für meine Richtung frei wählen بەڵێ لێرەدا بەدەستە خۆتە ئایا سایدی دەسە ڕاست دەگری یان سایدی دەسە چەپ دەگری ئەوەیان کێشە نییە کەواتە لێرەدا وەڵامی یەکەم و وەڵامی سێیەمی ڕاستە کۆتا پرسیاری حەل دەکەی بۆ ئەو شەو و بۆ ئەوەی کە ڤیدیۆ کەشمان زۆر دوور و درێژ نەبتەوە ئەو پرسیارە هەربوونی هەبووە وەکو معلومات پێشتریش بوونی هەبووە بەڵام هەر هاتیتە ناو پرسیارە نوێیەکان یەکێکە لەو 28 پرسیارانەی کە زیاد دەبیتن welche gesetzlich vorgeschrieben Mindestprofiltiefe müssen alle Reifen ihres PKW am Hauptprofil aufweisen لە ئەڵمانیا ڕێژەیەک دیاریکراوە لە بۆتایەکان نابێتن قوڵایی تایەی کەمتر بیت لەو ڕێژەکە چەندە وا بۆی دەچم هەر هەمووتان بزانت کە زۆر باسمان کردیە لە لایڤەکان ئەویش 1.5 ملیمە باشە 1.6 واتە هەر تایەک کەمتر بیتن لەو ڕێژەی لە بۆمان نییە و تایەکە ستۆکە دەبێت تاکەی بگۆڕین ئۆکەی کەواتە وەڵامەکە 1.6 سپاس بۆ هەمولایەکی هیوادارم سوودی هەبیتن لەبیرتان نەچیتن ئەو غەڵەتەی کە ئەمە کردمان چکە پرسیارێکمان غەڵەت بوو لەو 12 پرسیارەی لەو پرسیارە نوێیانە ئەو غەڵەتەی کە ئەمە کردمان لەبیرتان بیت و هەروەها لە بۆ ئیمتحانیش ئیسفادەی لێ بکەن بەوەی کە مادام ئەمە غەڵەتمان کرد ئەنگۆ غەڵەتی نەکەن